بەڵێزان و خۆشەویستانمان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین بۆ پێی کە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی سەرکردەی مەزنی کورد و جیهانی ئیسلامی سەلاحەدینی ئەیوبیە. ئێمە باز لە کەمێک هەچنە بەرنامەکەەوەدا ناخوازیانی کە ئەو باز لەو سەرکردە گەورەیە بکەین، بەڵام کەمێک باز لە ژیانی و مێژووی ئەو سەرکردەیە لە جیهانی ئیسلامیداوە و دەستکەوتە گەورانی کە بۆ جیهانی ئیسلامی بۆ مێژووی کورد تۆماری کردوون باز دەکەین. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر مەجید ساڵح، نووسەر لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کات دکتۆر سڵاوی خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵاو لێبێ قوربان باشن. خوا باش بیت. سڵاوتان لێ. سەلامەت بی. کاک دکتۆر، بۆ گرنگە تاکی کورد ئاگاداری ژیان و مێژووی ئەم سەرکردە مەزنەی جیهانی ئیسلامی بێت؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. پێشەوەی ئێمە باسی سەلاحەدینی ئەیوبی وەکو خۆی بکەین، باشتر وایە باسی بدەماڵەکەیان بکەین کە بدەماڵەیەکی کۆنی کوردن و یەکێکن لە وەکو ابن خەلەکان ئەڵێ من ئەشرەف الئەکراد، یعنی یەکێکن لە ئەشرافی ئەکراد کورد کە لە شاری دوین لە ئێستا کەوتۆتە بینی ئەرمینیا و ئازربایجانەوە کە و کاتە هەموو کوردنشین بوون دوای هێرشەکانی مەغۆلەکان. ئەو شوێنە ئێستا شەر کوردی تیامەوە، بەڵام کەمتر کوردی تایە. بنەماڵی ئەیوبی کە باپیریان ناوی شادیە دێت بۆ لە ڕێگەی برادرێکیوە دێن بۆ تکریت، لەوە لە تکریت نیشتەجێ بن وە بنە بەرپرسی قەڵای تکریت. چەند ساڵێک لەوەیە بن. شادی دوو کوڕی هەیە، ئەیوب و شێرکۆ. ئەیوب و شێرکۆ بنە بەرپرسی ئەوێ، دوای ئەوەی کە لەوێ بەرپرسی ئەو قەڵایە و دژداری ئەو مەنتەقەیەن، لە ڕێگە عیمادەدین زەنگی کە ڕۆیشتووە شەڕێکی کردووە، لەو شەڕە دۆڕا و پەنا دێرێتە بەر ئەمان لە جیاتیەوەی بگرن و تەسلیمی خەلیفەی عەباسی بکەنەوە، ئەیپەڕێنەوە و دەربازیەکەن کە ئەو کاتە عیمادەدین زەنگی حاکمی مووسڵە و ئەتابەکیەکی هەیە لەوێ کە ئەو کاتە وەکو جۆرێک لە سەربەخۆی هەبووە لە دەوڵەتی عەباسیە. پاش ماوەیەک بنەماڵەی ئەیوبی لە ئەنجامی ئەوەی کە کەسێک دەستدرێژیە کاتە دەست بۆ ژنێکی بنەماڵەکەیانە بە شێرکۆی مامی ئەو کەسە کوژێ و لەوێ دوورەکەونەوە و ئەچنەوە بۆ لای عیمادەدین زەنگی کە ئەو کاتە بیرێکەوێتەوە کە ڕۆژێر لە ڕۆژگان شادی یا شێرکۆ و ئەیوبی باوکی سەلاحەدین یارمەتیان داوە، لەوێ ئەبێتە پەنایان بۆەوە بن ئەوان ژێکن بە بەرپرسی دیمەشق. یەکەم جار بەعلەبەگ وە شێرکۆژە بێتە بەرپرسی هەموو هێزەکانی دەوڵەتی زەنگی. ئەو شەوەی کە ئەم ڕووداوە ئەم کۆچکردنە ڕوەدات، ئەو شەوە سەلاحەدین لەدایکە بێت. تەنانەت باوکی زۆر تووڕە ئەبێڵێ ئەمە پێقومی خێر نییە بۆ ئێمە، تا یەکێک پێڵێ چۆن تۆ چۆن لە خۆتەوە قسەکەی کێڵێ ڕۆژە لە ڕۆژان ئەمە نابێتە کەسێک کە تۆ شانازی پێوەکەی. نبووەتی و کەسە دوایەوە پێشبینیەکەی دەرەچێەوە سەلاحەدین کە لە دیمەشق گەورە ئەبێت و دوای گەورەبوونی ئەبێتە بەرپرسی پۆلیس یا شورتەی ئەو کاتەی دیمەشق، وردە وردە ناو ناوبانگی بنەماڵەکەیان و بە تایبەتی سەلاحەدین و شێرکۆی مامی دەرەکەوێت. زۆر باشە. بەم با بڵین سەردەمێژووی جەنابەت باست کرد، ینی هیچ گومانێک لەوەیە نییە کە سەلاحەدینی ئەیوبی کاک دکتۆر کە کوردە و کوردیش بووە. ئێمە بابینە سەرەوەی کە باز لەوەکەین سەلاحەدین لە نێوان مێژووی کورد و لە ئیسلامدا. زۆر جار من ئەمێ و پرسیارە لە بەڕێزت بکەم، زۆر جار بەشێک وازام جەنابیشت لە کتێبەکەی خۆتە ئاماژت پێکردووە، بەشێک لە ئەوانی کە ناسیۆنالیستی تونڕەوی کوردین یعنی بەڕاستی
ڕخنە لەواگرن ئەڵەن سەلاحەدین هیچی نەکردەوە بۆ کورد بەڵام لەولاشە پاساوێگەیە کەوترێت لەو کاتەدا هێندەی با بڵین ئاین با بڵین ئەوە بۆ بڵین ئەمە جوولەکە ئێمە مسلمانە ئەوە مەسیحیە هێندە نەتەوە گرفتی نەبووە لەو کاتە کێشە نەبووە تا ئەم وەکو نەتەوە ئیش بکات وەڵامی تۆ بۆ ئەمە چییە بۆ ئەو تونڕەوانەی کە دەڵێن لە ناسیۆنالیستی کوردیا دەڵێن سەلاحەدین هیچی بۆ کورد نەکردو لە کاتێکە خۆ دەزانی زۆربەی زۆری کاربەدەستانی ئەوانی لە بەردەست سەلاحەدین نابوون لە پۆستە هەستیارەکانە دایناون کورد بوون وڵایەوە پرسیارەکە ئەسڵ پرسیارێکی نامەعقولی لە ئەنجامی نەزانینەوەیە نەزانین بە دۆخەکە ئێمە ئەگەر لە چاوی ئێستەوە سەیری ڕووداوەکانی تقریبا 800 ساڵ بکەین ئەمە زۆر قورسە بە حکمەوەی کە 800 ساڵ پێش ئێستا مەسلەی ناسیۆنالیزم لە هیچ نەتەوەیەکان نەبووە و ئەگەر بە بەراورد بەمەش باسی کەی کە ئەو کاتە هیچ نەتەوەیەک بە عەرەب و بە تورک و بە نەتەوەکانی ترکە لەناو شارستانەتی ئیسلامیا بوونە بە هیچ شێوەیەک بیریان لە مەسائلی نەتەوایەتی نەکردوێتەوە تەعەسوبی قەومیان نەبووە بەڵام ئەگەر بەوەیشەوە تەماشایکەی سەلاحەدین لە هەموو ئەو تورک و عەرەب و ئەوانەی کە دەسەڵاتدار بوون لەو کاتانە زۆر تەعەسوبی قەومی هەبووە بە حکمەوەی کە بەشێرە زۆری ئەو کەسانی کە لە دەوروبەری بوونە کورد بوونە و هەر شارێکی کە ئازادە کرد کوردێکی دانا و مێژووی پێش سەلاحەدین کەلیمەی کوردی لە ناو مێژونووسانی عەرەب و ناو مێژونووسانە کەلیمەی کوردی کەلیمەیەکی ناشرین بوو حتا کەلیمەی شارە زوریش بە نوکتە بەکارێنراوە لە کتێبەکەشمە باسەوەم کردووە بەڵام دوای سەلاحەدینی ئەیوبی ئەم مەسەلە بە تەواوەتی ئەگۆڕێ کەلیمەی کوردیە بێتە شانازیەکی گەورە هەر لەبەرەوەی ئێستا ئەبینی لە سوودان لە مسر لە یەمەن لە لوبنان لە شام لەمانە هەزاران هەزار کەسەیە کە لەقەبی کوردیان هەڵبژاردەوە هەموویانش کە پرسیاریان لە یەکەیە گەڕێتەوە بۆ سەردەمی سەلاحەدین لەقەبی کوردی بۆتە شانازی بۆ ئین ئەمە یەک دوو سەلاحەدین کوردی لە ژێردەستەیی زەنگیەکان و سەلجوقیەکان ڕزگار کرد و هەموو مێژونووسەکان باسی لەوەکەن کە دەوڵەتەکە دەوڵەتێکی کوردی ئەیوبی بووە و ئەو دەوڵەتانە لەو کاتانە بە ناوی نەتەوە نەنراون زیاتر بە ناوی ئەسە تۆڵی دەوڵەتی عەباسی ناتەڵێ دەوڵەتی عەرەبی ئەڵێ دەوڵەتی عوسمانیە دەوڵەتی سەلجوقی بەناو عەشیرەتەکەەوە ناوەندریا بنەماڵەکەەوە بۆیە ئەو کاتە سەلاحەدین ئەوەندە تەعەسوبی قەومی هەبووە زۆر لە مێژونووسەکانی سەردەمی خۆی ناوی دەوڵەتەکان ناوە دەولە الکوردی ئەیوبیەوە من لە کتێبەکە ئەوانە هەموو بە سەرچاوە باس کردووە خاڵێکی گرنگەوەیە کە باسم کرد ڕزگارکردنی کوردە لە ژێردەستەیی سەلجوقی کورد دوای ڕوخانی ئێمارەتە کوردیەکان و هاتنی سەلجوقی و سەلجوقیەکان بۆ مەنتەقەکە لە دۆخێکی یەکجار خراپە ژیان لە ناو شارەکەوتە لە زۆر شوێنە کورد سەرکز بوو بەڵام بە هاتنی سەلاحەدینی ئەیوبی وەکو زۆر بێن لە مێژونووسەکان ئەگەڕنەوە ئەڵێ کورد شانی شکۆیەکی پەیدا کرد و لە ناو ئاینی ئیسلامە و لە ناو شارستانەتی ئیسلامە بوون بە ڕەقەم و ئەم بوون بە ڕەقەمەی کورد هەتاکو ئەم ڕۆژ بەردەوامە و ئێمە گەر لە مێژووی شارستانیەتەکانە بڕوانین ئەبینی شارستانیەت هیچ دینە یەک شارستانیت نییە بە ناوی نەتەوەیەکەوە شارستانەتی ئیسلامی ناڵێن شارستانەتی عەرەبی شارستانەتی مەسیحی ناڵێن شارستانەتی ئینگلیز یا فەرەنسا یا ئەڵمان کۆنفۆشیۆسی ناڵێن شارستانەتی چینیەکان شارستانەتی چیە بە ناوی دینەکانەوە هاتووە و ئەو دینە نەتەوە جاجیەکان بەشداری تیا کردووە و کورد لە شارستانەتی ئیسلامیە پێش سەلاحەدین و دوای سەلاحەدین بە تایبەتی لە سەردەمی سەلاحەدینە و دوای سەلاحەدینە کورد لە شارستانەتی ئیسلامیە لە هەموو ڕووەکان لە ڕووی هونەریوە لە ڕووی سەربازیوە لە ڕووی نووسین و فقه و شارزایی دینیوە ڕۆڵی گەورەی بینیوە و ئێمە تا ئێستا نەماتوانیوە ئەم بەشەی خۆمان لە شارستانەتی ئیسلامی جیا بکەینەوە و پێویستە ئەوە خەڵکانی ئێوە ئەو بەرنامەی وا دروستکەن خەڵکانی ئێمەمانان کتێب لەسەر سەلاحەدین و
نەکرد سەلاحەدین ئەو کەسانەی کە ڕۆڵیان بووە لە شارستانێتی ئیسلامیە بنووسین و باسی ئەوە بکەین کە ئێمە لەو شارستانێتێکە ناوی شارستانێتی ئیسلامیە ئەم ڕۆڵە کاریگەرانەمان هەبووە بگەڕێ لە دوای سەلاحەدین بگەڕێ لە کتێبە فقیەکان ئەوانەی نووسراون ئەو کتێبانەی کە لەسەر مێژوو نووسراوە ئەو کارە هونەری و داهێنانە لە عیمارە لە هەموو شتێکە کە هەبووە بە هەزاران هەزار کوردە دۆزیتەوە لە ناو مێژووی شارستانێتی ئیسلامیە و کاتی ئەوەیە کە ئێمە شانەزی بەو فیگەرە گەورانەی خۆمانەوە بکەین. بەڵای کاک جۆر گرنگترین دەواازەیەک بۆ سەرکەوتنەکانی سەلاحەدین و ئەیوبی بۆچی دەگەڕێتەوە گرنگترین ڕێچکەیە کە شکاندی و لەو ڕێگە و دەستی پێکرد و سەرکەوتنی بەدەزێنا لە زۆرێک لە کایەکانی ژیانی و مێژووی خۆیدا. خۆی پرۆژەکەی سەلاحەدینی ئەیوبی لە ئەساسە پرۆژەی مامی بوو شێرکۆ چەندین جار هەوڵی داوەوە لە ڕزگاریان بێت لە دەستی تورک کە ئەو کاتە تورکەکان زەنگیەکان حاکم بوونە و فرسەتی گەورەی کاتێک بۆ هەڵەکەوێت دەچنە مسر و لە مسر دەوڵەتێک دائەمەزرێنێن نزیکە بێتەوە لە خلافەتی فاتمی و خلافەتی فاتمی شێرکۆکە بە وەزیر چەند تقریبا 3 مانگێک بەداخەوە ئەو وەزیر ئەبێ لە ناکەوە کۆچی دواییەکە و سەلاحەدین کە ئەو کاتە تەمەنی هەروە 27 ساڵێک 28 ساڵێک بووە جێگەی مامیەگرێتەوە و بوون بە وەزیرەکەی چیرۆکێکی زۆر خۆشی تایە کە دەریەخا کە سەلاحەدین چۆن ئەو کەسانی لە دەوروبەری بوونە هەمووی کورد بووە لەو سەرکردانەی کە لەگەڵ شێرکۆ ڕۆشت بوون بۆ مسر چواریان کورد بوونە یەکیان خاڵی سەلاحەدین بووە یەکیان تورک بووە ئەو ململانەیە کەوێتە لە بینی هەموو ئەوانە کە کێ بێتە وەزیری فاتمی ئەو کاتە سەلاحەدین گەنجە و ئەوانە زۆر سقەی لەسەر نییە بەڵام ئیسا هەکاری ئیسا هەکاری کە فەقێیەکی زۆر زانایەکی زۆر گەورەی سەردەمی خۆی بووە ئەچێت بۆ لای کوردەکان و بۆ لای خاڵی ئەڵێ ئەوە هەمووتان کوردن ئەگەر ئێوە لەسەر خۆتان ڕێک نەکەون کە سەلاحەدین خوا بۆی هەلێکی بۆ ڕەخسانەوە بکەن بە وەزیر ئەو کاتە ئەو تورکمانە ئەبێت بە وەزیر و ئەو کاتە ئێوە ئەبێ ببنە ژێردەستی ئەو بۆیە ئەو سێ کەسەکەی تر ڕازیەکە سێ قاعیدەکەی تر بە سەلاحەدین و کابناچوار ڕازیەکە بە سیانەکەی تر کە هەمویان پشتیوانی لە سەلاحەدین بکەن و بە فعلی ئەو کارە دیبلۆماسی ئیسا هەکاری کە کوردبوونی تعسوبی قومی ئەوانی ترە جوڵێنێ ئەڵێ سەلاحەدین دەنگ بە سەلاحەدین دەن و پشتیوانی لە سەلاحەدین کەن و ئاکاتە سەلاحەدین ئەبێتە وەزیر و سەلاحەدین لەگەڵ هەر ئەو ڕۆژەی کە سەلاحەدین ئەبێتە وەزیر تورکمانەکە کە لەشکرێکی گەورەشی لەگەڵایە لە داخی ئەوە ئەگەڕێتەوە بۆ شام و وازێنێ و ئەمە فرسەتێکی گەورە بۆ سەلاحەدینە ڕاستێنێ کە دواتر دەنێرێ بە شوێنی باوکو و خزم و کەسوکار و عەشرەتەکانیانە و عەشرەتە کوردەکانی کورد زۆریان کە ئەزانن سەلاحەدین لە مسر شان و شکۆی پەیدا کردووە دێن بۆوێ و دوای ماوەیەک سەلاحەدین کۆتایی بە دەوڵەتی فاتمیەکان هێنێ دەوڵەتی فاتمی دەوڵەتێکی شیعی بووە خۆتان ئەزانن و دەوڵەتێکی سنی لەسەر ئەساسی کوردبوون دامەزرێن و بەشێرە زۆری ئەقتاعەکە ئەوەختە ئەقتاع بووە بەشێرە زۆری سەرکردەکانی کورد کە لەگەڵیان فەرماندە کوردەکان شوێن شارەکانی مسر دابەشەکە بەسەریانەوەی کاتە فەرمانڕەوە و پاشان کە نورەدین کۆچی دواییەکە سەلاحەدین بە لەشکرێکەوە دێتەوە و دەوڵەتی سەلجوقی بە تەواتی ڕوخێنە دەوڵەتێکی کوردی لە یەمەن بۆ شام بۆ مسر و لیبیا و پاشان دێت کوردستان هەموو ڕزگارەکات بە شارە زوریشەوە چکە ئەوەختە شارە زور ویلایەتی شارە زور پایتەختەکەی تقریبا نەکرێ بڵێن وەختە لە هەولێر بووە بە هەموویەوە ئەم شارانە کەوێتە ژێردەستی سەلاحەدین و سەلاحەدین لەشکرێکی یەکجار گەورە دروستەکە و لەیەوە لە دوای شەڕی حەتین کە شەڕێکی یەکجار بەناوبانگە ئەهلی خاچ تێگەشکێنێ و بۆ هەتا ماوەیەکی زۆر دووریان نەخاتەوە هەمویان ئەسیرەکە بە تایبەتی لە دوای شەڕی ڕزگارکردنی قودس کە ئیتر ئەمە تاجی سەرکەوتنەکانی سەلاحەدینە
هەموو لەشکری ئالی خاچ کە لە ئەوروپا هاتوون بەدی لەگرێەوە کەسیان ناکوژێ سیر لەوایە کە سەلاحەدین ئەو مێژووە دووبارە ناکاتەوە کە سەلیبیەکان لە گرتنی قودسا کردویانەوە هەموو مسلمانانی ناو قودسیان کوشت بوو بەکانیشەوە بەڵام سەلاحەدین کە قودس ڕزگارەکە خوێن لە پەنجەی یەک کەس نایە بەڵکو هەمویان ئازادەکەەوە ڕەوانەی ئەوروپایانەکاتەوە بۆ مەرجە کەیتر بە هیچ شێوەیەک نێنەوە بۆ شەڕ و بەداخەوە سەلیبیەکان دیسانەوە پەلامارێکی گەورەترێنن ئەو وەختا سێ ئیمپراتۆرەتی گەورەی ئەوروپا کە ئەڵمان و فەرەنسا و ئینگلیزە لەشکرێکی یەکجار گەورە دێنن بۆ سەر سەلاحەدین و سەلاحەدین خۆی ئامادە کردووە دێت لەشکرێکی زۆر گەورە کۆکاتەوە بەرامبەریان ئەوەستێتەوە ئەوەی کە زۆر زۆر گرنگە لێرە باسی کەمەوەیە بەداخەوە دەوڵەتی عەباسی ئەو کاتە کە سەلاحەدین داوای لەشکریان لێەکە ئەڵێ وڵای ئەمە هیچمان نییە تەنها چەند نەوتچیەک هەیە نەوتچی ئەو کاتە بۆ منجەنیق بەکاریان هێناوە ئیشیان بەس ئاگرکردنەوە بۆ ئەو منجەنیقانەی کە سەلاحەدین هەی بووە تەنها چەند کەسێکە نێرێ و سەلاحەدین خۆی بەتەنا بەو لەشکرەی کە لە کوردستانەوە کۆی کردبووەتەوە بەرامبەر بە لەشکری خاچ ئەوەستێەوە ئەیانشکێنێ خاڵێکی تری گرنگەوەیە کە ماسی کەمەوەیە کە عەرەبەکانیش پشتیوانی لە سەلاحەدینیان نەکردووە لەشکری سەلاحەدین وەکو مینورسکی باسیەکە لە 12 قائید مەجلیسی عەسکەری سەلاحەدین لە 12 قائید پێکات بووە 8 لەوانە کورد بوونەوە چواری ئەو چوارەکەی تری مەملوک بوونە مەملوکی تورک بوونە بەو مانایی کە سەلاحەدین خۆی کڕی بوونی بەڵام خەڵکی ئازا بەتوانا بوونەوە لە لەشکرەکەیە وەکو فەرماندە بەکاری هێناون زۆر باشە کاک دکتۆر ئەمە گەورەی سەلاحەدین دەرەخاوە ئێمە نەمانتوانی ئەم مێژووە گەورەی سەلاحەدین بۆ خۆمان بەکاری بێنین بۆ بەرزکردنەوەی ڕۆحیەی خۆمان خۆشبەختانە ئەوەی کە زۆر زۆر گرنگەوە من لە کتێبەکە زۆر گرنگیم پێداوە ئەوەیە کە لە سەردەمی سەرهەڵدانی ناسیۆنالیزمی کوردیە ئالێرا گرنگە سەردەمی ناسیۆنالیزمی کوردیە لە ساڵی لە کۆتایەکانی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20 هەتاکو پەنجاکانی سەدەی ڕابردوو زۆربەی هەرە زۆری شاعرەکانی کورد و قیادات و سەرکردەکانی ناسیۆنالیزمی کورد شانازیەکی گەورەیان بە سەلاحەدینەوە کردووە بڕۆ حەچی شاعری کوردەیە شعری بەسەر گەورەی سەلاحەدینە وتووە و باسی ئەوەیشی کردووە کە ئەمە کووردە و شانازیەکی یەکجار گەورەیان پێ کردووە ئێستیحزار ینی ئامادەکردنەوەی سەلاحەدین بۆ تەقویەکردنی ڕۆحیەتی کورد لە سەدەی 90 و 20 لەلایەن شاعرەکانی کورد لە حاجی قادری کۆیەوە بگرە تاکو گۆرانی شاعر کە خودی گۆران کەسێکی کۆمەنیست بوو ئەندامی حیزبی شوعی بوو بەڵام جوانترین شعری بۆ سەلاحەدین وتووە ومن لەوە هەموو مەوانە ڕوون کردوتەوە تەنها لە چ سەردەمێکایە کە بەداخەوە ئەم قسە بێمانایە کەوێتە ناو کۆمەلگای کوردیەوە کە سەلاحەدینی چی بۆ کورد نەکردووە لە دوای ئەوەی کە سەلاحەدین بەو پیاوێکی گەورە بووە ناسیۆنالیزمی عەرەبی بە تایبەتی عەبدولناسر و سەدام حوسێن زۆر محاولەکەن سەلاحەدین وەکو قایدێکی عەرەبی بناسیێنن و فیلمی لەسەر دەکەن و شعری بەسەرابێنن و کتێبی بەسەرانووسن و وا پیشانەدەن کە ئەمە سەلاحەدین زنوو بۆتەوە لە شخصی عەبدولناسرەوە ئەوێت بەرامبەر بە غەرب بۆسێتەوە بەرامبەر زایۆنیزم بۆسێتەوە بەڵام ئەمە وا کاتە کە بەشێک لە کوردەکان بەشێک لە کورد پێی وا بێ مادام عەرەب تەبەنی سەلاحەدینی کردووە ئێمە با تەبەنی نەکەین ئێمە نەڵێن کووردە بەڵام مێژوو لە مێژووی سەلاحەدینە چی ئەوانەی کە لە سەردەمی خۆیان نووسراون زۆر باشە کاک دکتۆر ئەوانەی مستەشرقەکان نووسیانە یەک کەس نییە باسیەوە نەکە کە سەلاحەدین کووردە تەنانەت یەکێک لە برازاکانی کە هەڵە گەڕێتەوە ئێمە لە یەمەن ئەڵێ ئێمە بە ئەسڵ ئەمەوین مەجموعەیە کورد ئەنێرێ بۆ یەمەن و ئەیکوژن هەڵێن چۆن لە دەنسەبی خۆت هەڵە گەڕێیتەوە ئەمە دلیلی ئەوەیە کە سەلاحەدین سەرڕای ئەوەی لەو سەردەما تەعەسوبی قەومی نەبووە بەڵام سەلاحەدین تەعەسوبێکی بۆ کوردەکانی دەوروبەریەوە بۆ کورد لە سەردەمی سەلاحەدینە شانشکۆی پەیدا کردووە و لە سەدەی 90 و 20 کورد
هەموو شاعرەکان شانازی پێکرد هەموو ڕۆژنامە نووسەکانی ئەو سەردەمە لە ڕۆژنامەی کوردستانەوە بگرێت تا ڕۆژی کورد تاکو نیشتمان کە لە کۆماری کوردستانە دەرچووە تاکو ڕۆژنامەی کوردستان هەموو ئەوانە شانازی بە شانازی و وێنەی سەلاحەدینیان لاپەڕە یەکەمی ڕۆژنامەکەیانە دانەوە و بابەتیان لەسەر ئاوتووە زۆر بەڕێز دکتۆر مەجید ساڵح نووسەر کە بەڕێزیان کتێبێکی زۆر جوانیان لەسەر سەلاحەدینی ئەیوبی نووسیوە لەم تەوەرای لەگەڵ یاون هەر ئەوە نەش بەڕاستی دەرفەدەبوو